وتەیەک بە بۆنەی ساڵیادی مانگرتنی گشتی جەماوەری خەڵکی کوردستان لە دژی ئیعدامی فەرزادی کەمانگەر و هاوبەندەکانی. ڕۆژی سێشەممە 19 مانگی گوڵان هاوکاتە لەگەڵ 13هەمین ساڵیادی ئیعدامی جنایەتکارانەی فەرزاد کەمانگەر و هاوبەندەکانی، واتە شیرین عەلەمهولی، فەرهاد وەکیلی، عەلی حەیدەریان و مێهدی ئیسلامیان. ڕۆژی 23 مانگی گوڵانیش ساڵیادی مانگرتنی گشتی خەڵکی کوردستانە لە وڵامدانەوە بەم جنایەتە. ئیعدامی دژی ئینسانی پێنجلاوی تێکۆشەر کە تا ئاخرین ساتەکانی ژیانیان لە سەنگەری تێکۆشان دژ بە ڕژیمی ئیسلامی خۆڕاگریان کرد، کردەوەی بە ملیۆن ئینسان کە مانگرتنێکی گشتی لە سەرتاسەری کوردستانی بەدواداهات. ئیعدامی ئەم خەباتکارانە لە بارودۆخێکدا بەڕێوەچوو کە شەپۆلێک لە ناڕەزایەتی لە ئاستی ئێران و جیهان دژ بە دەرکردنی حوکمی ئیعدامەکەیان کەوت بۆ ڕێ. ئەگەرچی کۆماری ئیسلامی وەڵامی ئەو ناڕەزایەتیانەی نەدایەوە، بەڵام هەر لە ڕۆژی ئیعدامی ئەوانەوە هەستی بە تووڕەیی خەڵکی کوردستان دەکرد و لە کاردانەوەی خەڵک ترساب. هەر بۆیە تەرمی گیانبەختکردوانی هەرگیز نەدایەوە بە بنەماڵەکانیان. 4 ڕۆژ پاش ئەم ئیعدامانە بوو کە مانگرتنی گشتی خەڵکی کوردستان لە ناڕەزایەتی بەم جنایەتەدا شکلی گرت. ڕژیم بە خەیاڵی خاوی خۆی لایوا بوو کە بە ئیعدامی 5 خەباتکاری سیاسی کەش و هەوای ترس و تۆقاندن زیاتر پەرەپێدەدات و خەڵکی کوردستان ترسا و بێدەنگ دەبن. بەڵام مانگرتنی گشتی ڕۆژی 23 گوڵان وەڵامی خەڵکی کوردستان بەو خەیاڵە خاوەی سەرانی ڕژیم بوو. بانگەوازی کۆمەڵە بۆ مانگرتنی گشتی لەم ڕۆژەدا لەگەڵ پشتیوانی و هاوڕێیەتی حیزب و هێزە سیاسیەکانی کوردستان و لەگەڵ پێشوازی بەرینی هێزە چەپ و کۆمۆنیستەکان لە ئێران بەرەوڕوو بوو. لەم ڕۆژەدا کوردستان یەک پارچە تعتیل کرا. کرێکارانی کارگاکان و ناوەندەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاری مانیان گرت. کاسبکار و بازاڕیەکان دوکانەکانیان داخست. کارمەندانی ئیدارە دەوڵەتی و خصووسیەکان نەچوونەوە سەر کارەکانیان. خوێندکاران و معەلیمان و مامۆستایانی زانکۆ کلاسەکانی دەرسیان تعتیل کرد. بەم جۆرە هاوپشتیەکی گشتی لە ناڕەزایەتی بە کوشتنی بەندکراوانی سیاسی شکلی گرت. ئەم حەرەکەتە گشتیە نیشانیدا کە ئیعدامی فەرزاد کەمانگەر و هاوڕێیانی نەتەنیا خەڵکی کوردستانی چاوترسێن نەکردووە، بەڵکو ئیرادەی گشتی ئەوانی بۆ خەبات لە دژی ئەم ڕژیمە و خۆڕاگری بەرامبەر بە سیاسەتی سەرکوتگرانەی پتەوتر کردووە. مانگرتنی سیاسی گشتی 23 گوڵان هەموو لێکدانەوەکانی ڕژیمی شێواند. کوشتنی 5 لاوی بەندکراوی سیاسی نەتەنیا نەیتوانی خەڵکی کوردستان بترسێنێ، بەڵکو ئاگری تووڕەیی ئەوانی زیاتر گەشاندەوە. خەڵکی کوردستان دەیانزانی کە ئەگەر ڕێگایەک بۆ ڕزگارکردنی گیانی باقی ئازیزانی بەندکراوانیان هەبێت، لەم مەسیرەوە تێپەڕ دەبێت. ئەم مانگرتنە وەڵامێکی ددانشکێن بوو کە خەڵکی کوردستان بە ڕژیمی کۆماری ئیسلامیان داوە. ئەم حەرەکەتە بەرین و لێبڕاوانە و بەجێیە بە ڕژیمی نیشاندا کە ئەگەر کاردانەوەی خەڵک بە کەم دانێ تووشی هەڵەیەکی گەورە دەبێت لە لێکدانەوەکانیدا. ئەم ئەزموونە بۆ جارێکی دیکە دەری خست کە مانگرتنی سیاسی گشتی شێوازێکە لە ناڕەزایەتی دەربڕین کە تێیدا دروشم و سیاسەتەکان لە ڕێگەی جەماوەرەوە دەبنە هێزێکی مادی، ڕێگایەکە بۆ ئەوەی کە ڕژیم لە نەبەردێکی درێژماوەدا ماندوو بکات و هێزی سەرکوتگەری لە کار بخات و جەماوەر دەرفەتی ئەوەی هەبێ خۆی بۆ هەنگاوەکانی دواتر ئامادە بکات. خەڵکی کوردستان بە بەکارهێنانی تاکتیکی مانگرتنی گشتی ئیمکانی جموجۆڵیان لە هێزە سەرکوتگەرەکانی دژمن زەوت کرد و ڕێگای پوچەڵکردنەوە و ناکارامەکردنی سەرکوتگەری ئەم هێزانەیان بە خەڵکی ئازادی خوازی ئێرانیش نیشاندا. خەڵکی کوردستان لە گەلێک قۆناغدا توانا و هێزی یەکگرتووی خۆیان دژ بەم ڕژیمە نیشانداوە. لەوتنی نایەکی بەهێز بە ڕفراندۆمی پێکهێنانی کۆماری ئیسلامی لە بەهاری 1358 تا کۆچی مێژووی خەڵکی مەریوان و ڕێپێوانی خەڵکی باقی شارەکان بۆ پشتیوانی لەوان و مانگرتنە شکۆدارە سیاسیە گشتیەکان هەر لەم ساڵدا
لە زمرەی ئەو دژە کردەوە و پۆتانسیێلانە بوون کە خەڵکی کوردستان لە بەرامبەر زۆرەملێ و ملهۆڕی ڕژیمدا لە خۆیان نیشانیان داوە. چەخماخەی شۆڕشی ژینا بە خۆپیشاندانی بەرینی خەڵکی شاری سەقز لە جەریانی ناشتنی تەرمی ژینا ئەمینی کە ناوی بوو بە ڕەمزی شۆڕش و بە دوایدا مانگرتنی سیاسی گشتی لە کوردستان لە ناڕەزایەتی بەم جنایەتە لێدرا. شۆڕشێک کە ئاگری قین و تووڕەیی خەڵکی لە سەر تاسەری ئێرانی بڵێسەدارتر کرد و چەند مانگرتنی یەک پارچەی دیکەی بە دوای خۆی داهێنا. ئەم مانگرتنانە نیشانیاندا کە پاشەکشەی هێزەکانی پێشمەرگە بۆ پشت سنوورەکان بە مانای کۆتایی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان نییە. نیشانیاندا سەرەڕای ئەم پاشەکشەیە ڕیشەی ئەم بزوتنەوەیە لە قوڵایی کۆمەڵگادا بەهێزتر بووە. نیشانیاندا ئەم بزوتنەوەیە خاوەنی هێز و وشیاری و ڕێکخرا و ڕێبەری خۆیەتی. نیشانیاندا کە جەماوەری خەڵکی ستەم لێکراوی کوردستان سەرەڕای هەژاری و برسێتی و دەستکورتی ئامادەن بە دڵ ئاواڵەییەوە لە پێناو سەرکەوتن بەسەر کۆماری ئیسلامیدا لە بژێ و ژیانی خۆیان هەزینە بکەن. نیشانیدا کە کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیەکی سیاسیە و توانایی بە حیزبی بوونی لەسەرەوەیە. نیشانیدا کە مانگرتنی سەرتاسەری جەماوەری دەکرێت وەک ئەزموونێکی خەباتکارانەی سەرکەوتوو لە سەر تاسەری ئێرانیش بەکاربێت کە تێیدا هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە بەرامبەر ئیرادەی گشتی جەماوەری خەڵکدا داما و بێتوانە دەبن و کارێکیان بۆ ناکرێت. بەڵام ئەگەر ئەم ئەزموونانە ڕێونێنی خەڵکی کوردستان دەبن لە ڕوودا و گۆڕانکاریەکانی داهاتوودا، بۆ کۆمەڵەش مەیدانی ئەزمون و تاقیکردنەوەن تا خاڵە بەهێزەکانی خۆی وەگە ڕەوتێکی ڕادیکاڵ و سۆسیالیست کە خاوەنی پێگەی کۆمەڵایەتیە بناسێت و کەم و کوڕیەکان و خاڵە لاوازەکانی خۆی لەم بوارەدا بڕەوێنێ و بەردەوام لە دڵی ڕووداوەکاندا بێت و ئاراستەی گونجاویان پێبدات. بێگومان ڕۆژان و ڕووداوگەلێکی گرنگمان لەبەرە و کۆمەڵە بەرپرسیارەتی خۆی لە پێناو تێپەڕانی کۆمەڵگەی کوردستان لە خاڵە وەرچەرخانە مێژوویەکان بەرەو ئاسۆی ڕوونی ئازادی دەناسێت و بە پشتبەستن هەر بەم پێگەیە ئەرکەکانی خۆی بەجێدێنێت. سیاسەتەکانی کۆمەڵە لەوەها تاقیکردنەوەیەکی گەورەی کۆمەڵایەتیدایەکە هەڵدەسەنگێنرێ. لە 13هەمین ساڵڕۆژی شکۆدار و مێژووی مانگرتنی گشتی 23 گوڵاندا ڕێزدەگرین لە یادی فەرزادی کەمانگەر و هاوڕێیانی کە بوێرانە لە بەرامبەر دوژمندا خۆڕاگریان کرد و گیانی خۆیان لەسەر ئەم پایداریە دانا و سڵاو و درودیش دەنێرین بۆ خەڵکی بە ئەمەگی کوردستان کە وەها شکۆدار ڕێزیان لە یادی ئازیزانی گیان بەخت کردویان کرد.